ڕۆژ لە دوای ڕۆژ ڕێژەی ئاوی هاتووە لە هەردوو ڕووباری دیجلە و فرات بۆ عێراق کەم دەکات. گرفتی ئاو لە عێراق و هەرێمی کوردستان تەنها گرفتی کەم ئاوی نییە. پیسبوونی ئاوەکە ئەگەر گرفتی کێشەی کەم ئاوی چارەسەر بکرێت، بەڵام پیسبوونی ئاوەکەوا دەکات کە سوود لەو ڕێژە ئاوا وەرنەگیرێت و هەروەها گرفتی گلدانە و کۆگاکردنی ئاو لە هەرێم و عێراق هەیە. ساڵانە چەندین کۆڕبەند و کۆنگرەی نێودەوڵەتی لەسەر پرسی ئاو لە عێراق و لەسەر ئاسی وڵاتان و کیشوەرەکان ئەنجام بدرێت بۆ چارەسەرکردنی گرفتی ئاو. حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم پلانیان هەیە بۆی چارەسەری کێشەی ئاو لە هەرێم و عێراق بکەن. ڕوونتر باس لە کێشەکانی ئاو ئەکەین، باس لە پلانەکانی حکوومەتی عێراق و هەرێم دەکەین. بۆ ئەو مەبەستە گفتوگۆ ئەکەین لەگەڵ کاکیوا عەلی، وتەبێژی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو کا بەڕێزیان لە هەولێرە لەگەڵمانن. کاکیوا سڵاوت لێ بێت، سوپاس بۆ بەشداریکردن و ئامادەبوونت. کاکیوا کەمێک باس لە گرفتەکانی ئاوم کرد لە عێراق و هەرێمی کوردستان، ئەمێ تۆ ڕوونتر باس لە گرفتەکانی ئاو بکەیت و دواتر باس لە پلانەکان ئەکەین بۆ چارەسەرکردنی ئەو گرفتانە. ئەم کاتان باش، سڵاو ڕێزم هەیە بۆ سەرجەم بینەرە خۆشەویستەکانی کورسات. دیارە بابەتی وشکە ساڵی و گۆڕانکاریەکانی کەشوهەوا و کاریگەریەکانی لەو ناوچەیە لە عێراق و هەرێمی کوردستان و سەرباری ئەوەی ناهاوسەنجی دۆخی ئابووری، دۆخی بازار و تیچوەکانی ئاسایشی خۆراک و وەرزبوونەوەی داخوازیەکانی بەرهەمێنان، ئەمانە هەموو کۆمەڵی کێشەن لەسەر ئاستی ئەم ناوچەیە بەڕاستی گرفتی گەورەم بۆتە هۆی زیان بۆ خاوەن پرۆژە و جوتیاران و تەنانەت بۆ ئاسایشی ئاو بۆ ئاسایشی خۆراکمان. دیارە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو هەر لەگەڵ دەرکەوتنی نیشانەکانی گۆڕانی کەشوهەوا بابەتی وشکە ساڵی و ئەو دیراساتانێکەوە ئاماژە بە کەمبوونەوەی ئاوی سەرزەوی و ژێرزەوی دەکەن، ئێمە پرۆژە و پلان و پاکێجی خۆمان ئامادەکرد بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ئالەنگەریانەیە کە لەو ناوچەیە هەیە. لە ناویاندا بابەتی گرنگیدان بە زیادکردنی توانەکانی خەزنی ئاو لە ڕێگەی دروستکردنی بەنداوی تازە، لە ڕێگەی سیانەکردنی بەنداوەکان و لە ڕێگەی کۆمەڵی پۆند و ڕێڕەوی ئاوی بەهێز بۆ ئەوەیکەوە هاوتەری بێ ئەو گۆڕانکاریانە کاریگەریەکانی کەشوهەوا وشکە ساڵی لەو ناوچەیەدا کەم بکەینەوە و خۆمان لەگەر ئەو کەشوهەوای لێ ڕابینین کە تێیپەڕێنین بە کەمترین زیان. باشە کاکیوا، با یەک باس لە گرفتەکان و چارەسەرەکانیان بکەین. دیارە ڕێژەی ئاوی هاتوو لە هەردوو ڕووباری دیجلە و فراتەوە لەلایەن تورکیا و ئیرانەوە ڕێژەکە کەم بۆتەوانێ. حکوومەتی عێراق پلانەکانی چۆن بۆ هەوڵەکانی چۆن بۆ ڕێکەوتن لەگەڵ ئەم وڵاتانە بۆ بەردانەوەی ئاوی پێویست ئەو بڕێکە لەسەری ڕێکەوتون لە پێشووتردا، پلان و هەوڵەکان چی بۆ بکوێ گەیشتووە؟ بەڵێ دیارە بابەتی دۆسی ئاو و استراتیژی ئاسایشی ئاو بەڕێوەبردننی ئەو ڕێکارانی کە هەیە لە نێوان هەرێمی کوردستان و عێراق، ئێمە لە ماوەی ڕابردوو یاداشتنامەیەکی یەکتێگەیشتنی هاوبەشمان هەیە لەگەڵ وەزارەتی ئاوی عێراق کە نوێنەرایەتی ئێمەشی تێدایە. ئەو یاداشتنامەیە هەموو ئەو ڕێگە چارە و پێشنیار و دەرەنجامانی تێدایەکەوە دۆخی ئاوی هەرێمی کوردستان و عێراق باز دەکات. دیارە بەشێکی ئەو وڵاتانەی کە ئێمە گرفتمان لەگەری هەیە کە کاریگەریان دروست کردووە لەسەر خەزانی ئاو و لەسەر شێوازی بەردانەوەی ئاو و ڕێڕەوی ئاو بە تایبەتی کە حکوومەتی عێراقی زیاتر ئەو کاریگەری لەسەردا دروست بووە لە ڕێگەی ڕێڕەوی ئاوی دیزلە و فرادا، کە ئەوان حکوومەتی عێراقی لەگەڵ وەزارەتی پەیوەندیەکان و وەزارەتی ئاوی عێراق و تورکیا و ئێران بەردەوام وەکو بابەتیشی سیادی و حەقی مافی دراوسێتی دراسەکراوەکەوە ئاوی پێویست بەربدرێتەوە و لە ناویاندا ئێمە وەکو هەرێمی کوردستان دووبارە تاکیدمان کردیتەوە کە پێویستە لەو شاندانەیەکەوە پەیوەندی بە دانوستانی ئاو بڕیاری و نەدواتی ئاو هەیە لەسەر ئاستی عێراق و وڵاتانی دراوسی هەرێمی کوردستانیش نوێنەرایەتی خۆی ئاگادار بێتەیدا بۆی ئێمەش بزانین دانوستانەکان لەسەر ئەساس دەکرێەوە تا چەند بەرژەوەندیەکانی سنووری ئێمە وەکو ئاو و ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان تێدا پارێزراو دەبێ. دیارەمانە کۆمەڵ ڕێکەوتنی نێودەوڵەتین و ئێمە لە ناو خۆدا لە چوارچێوەی دابینکردنی ئاسایشی ئاو لە موازنەی ئاوی عێراق لە ئێستادا کە بڕیاری لێدراوە چار بەنداوی گرنگ و استراتیژی لەسەر ئاستی هەرێمی کوردستان دروست بکرێتەوە کاریگەری و سوودی هەیە بۆ ئاوی هەرێمی کوردستان و تەنانە بۆ عێراقیش کە زیاتر لە ملیارێک مەتر سێجە ئاو دەتوانێت خەزم کاتن سەرباری ئەو بەنداوانەی تریشمان کە سێ بەنداوی استراتیژی زۆر گرنگمان هەیە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان، بەنداوەکانی دووکان و دەربەندی خان و دهۆکن. ئەو سێ بەنداوەش ئێستا جەدوای اقتصادی بۆ کراوە لە ماوەیەکی نزیک دەست بە دووبارە چاکسازی و پاکسازی و سیانەکردنەوەی دەکرێت بۆی کەوا توانای خەزانی زیاد بی وەرەوە
بەشەکانی ئەم بەنداوانە دووبارە چاکسازی تێدا بکرێ بۆی کەوا توانای خەزن هەبێەوە لە مەترسیەکانی گڵدانەوەی ئاودا تێدا پارێزراوبی و دووبارە داواکراوەکە گرنگجی بدرێ بە سیانەکردنی پرۆژەکانی ئاودێری کە پۆندەکان و ئەو ڕێڕەوە ئاویانن کە لە هەرێمی کوردستان هەیە و بەهێزکردنی توانستی بەڕێوەبردن و بە ڕاهێنان و پێدانی تەکنیکی تازە و پێشکەوتوو بە فەرمانبەران و تیمەکانی ئێمە لەسەر ئەم بەنداوانە و داواکراوەکەەوە ئەو بەنداوانەی کە نوێن وێستگەی کەژناسی لەسەردا بدرێ بۆی وە پێوەرەکانی ئاو تێدا بەهێز بکرێ بە هێنانەکانی تەکنۆلۆژیای پێشکەوتوو لە چوارچێ ئەو موازنەیە کە عێراق دابینی دەکە بۆ ئاسایشی ئاو. دواتر بەوردی باس لە بەندەرەکان ئەکەین ئەمێ ئاماژە بە بابەتێکی تر بم دیارە یەکێک لە ئەو گرفتە ژینگیانی کە ئێستا جیهان پێوی ئەناڵێنێت پیسبوونی ئاوی سەرزەویە. عێراق و هەرێمی کوردستان بێبەش نییە لەم گرفتە زۆربەی زۆری ئەو ناوچانە و ئەو پارێزگانی عێراقا خاوەنی ڕووباریان پێدا تێتەپەڕێت ناتوانن سود لە ئاوەکەی وەربگرن بەهۆی پیسبوونی ئاوەوە تەنانەت بە شێوەیەکی گشتی ناتوانێت سود لە ئاوی عێراق وەربگیرێت. چی کراوە هەوڵەکان چۆنە هەوڵە سەردەمی مۆدرنەکان چییە بۆ ئەوەی کە ڕێگری بکرێت لە پیسبوونی ئەو و ئاوی دەریاچە ڕووبارەکان پاک بکرێتەوە؟ بەڵێ ئەمە پرسیارێکی جوانە بەڕاستی یەکێک لە ئالەنگەری گەورەکانی ئەم ناوچەیە پیسبوونی سەرچاوەکانی ئاوە تەنانەت ئاوی خواردنەوەیە لەخوا بە زیادبی هەرێمی کوردستان هێشان بەو دۆرەجەیە ئەو کاریگەری نەکەوتۆتە سەرکەوە ئێمە کێشەی ئاسایشی ئاوی خواردنەوەمان هەبێ هەرچەندە ڕێڕەوی پیسبوو چەند جارێک لە چەند شوێنێک دێتەوە سەر سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان لە دوایین کۆبنەوەی دیداری لووتکەی ئاسایشی ئاو کەیسی نیشتیمانی ئاو بە ئامادەبوونی سەرۆکوەزیرانی عێراق کە خودی وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی ئێمەش پێشداری کردووە لە کۆبنەوەیە وەزارەتی کشتتوکاڵ زەدوا و پرۆپۆزەڵی خۆی پێشکەش کردووە لە ڕێگەی بەرەبەتی گشتی بەنداوەکان و بەڕێکی سەرچاوەکانی ئاو وەکو دوو بەرەبەتی پەیوەندیدار بۆ ئەم بابەتە داوا کراوەکەەوە بودجەی پێویست بۆ داواکاریەکانی وەزارەت دابین کرێ بۆ دووبارە ڕیسایکلین و بەکارهێنانی ئاو و سارسەرکردنی ئەو ڕێڕەوە ئاویانەیەکەوە ئاوڕۆن دەستنەوە سەر ئاوی خاوێنی سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان بۆی ڕیسایکلینی بۆ بکرێت و دووبارە بەکاربێتەوە بۆ پرۆژەکانی کشتتوکاڵ و ئاودێری. کاکیوە ئەمێ زیاتر لەسەر ئەو قسە بکەین دیارە کردداری ڕیسایکلین لە ئێستادا لە جیهاندا بۆ زۆربەی زۆری مادەکان بەکاردێنێت و بۆ مادەشلەکان ئێستا بۆ ئاو بەکاردەهێنرێت لە هەرێمی کوردستان ئەم پرۆسی ڕیسایکلینە بۆ ئاو خراوەتە بواری جێبەجێکردنەوە چی بۆ کراوە پرۆسەکان هاوشێوی ئەو پرۆسەیە کە لە وڵاتانی جیهان پێرە و ئەکرێت ڕیسایکلینێکی تەواوەتیە؟ بەڵێ دیارە لەسەر ئاستی جیهان تەکنۆلۆژیای پێشکەوتوو ئێستا بۆ بواری ڕوبەڕووبوونەوەی ئاڵنگەریەکانی ژینگە و ئاو بۆ کشتتوکاڵ و پارێزگاری لە زەوی دراسی مۆدرن دەڵێ هیچ شتێک زیانی نامێنێ هیچ شتێک نابێتە پاشماوە بۆ هەموو شتێک پرۆسی دووبارە بەکارهێنانەوە و پارێزگاری و ڕیسایکلی دانراوە. هەرێمی کوردستان بۆ هۆی ئەو ئالەنگەریانەی دۆخی سیاسی و ئابووری و کەش و هەوایی کە کاریگەری خسۆتە سەر وەکو وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو کە بودجەی پێویستمان لەبەر دەستدا نەبووە بۆی ئەو پرۆژانەی کە خۆمان هەمانە بۆ جێبەجێکردنی یاخود خستنە بواری لە بواری کارکردنی ئێمە وەکو ڕیسایکلین پارێزگاریکردن لە سەرچاوەکانی ئاو و ڕێڕەوەکانی ئاو بۆی کەوا دووبارە ڕێگری بکەین لە پیسبوونی ئاوی خواردنەوە ئاسایشی ئاومان یاخود لە ژینگە یاخود لە زەوی کە ئێستا ئێمە خۆشبەختانە لەگەڵ کۆمەڵی لە وەبەرهێنەران لەگەڵ سەرمایە گوزارانی بیانی و لەو پەیوەندیانێکە وەزارەتی کشتتوکاڵ هەیتی ڕۆژانە لەگەڵ دامەزراوەکانی دەرەوە بەردەوام پێداگیری کردووە لەسەر ئەوەیەوە ئێمە ژەمانەوێت لەو مەترسیە دەرچین و سوود لە دووبارە بەکارهێنانەوەی سەرچاوەکانی ئاوی پیس و زەوی مادە پلاستیکیەکان هەموو وەربگرینەوە بۆی ئێمەش هاوتەریبی وڵاتانی دنیا سوود لەو تەکنۆلۆژیا پێشکەوتوانە وەربگرین هەنگاو بەرە پێستونی باش هەیە حکوومەتی عێراقی خۆشیان لەناو ئەو بودجەیەکە هەیە کە بودجەی ئاسایشی خۆراک و ئاوە لەم نزیکانە پەسەند دەکرد لە پەرلەمانی عێراق بەشێک لە بودجەی تەرخان کردووە لەسەر ئاسی عێراق و هەرێمی کوردستانی تێدا بەشدار دەبێت ئەوە سوود لەو دەرفەتە وەردەگرێت. بەڵێ کاکیوە حکوومەتی عێراق دەڵێت کە پلانێکی استراتیژی هەیە تا ساڵی 2035 بۆ بابەتی ئاو دەیەوێت 3 بەنداو لە هەرێمی کوردستان دروست بکات. ئەو بەنداوانە لە کوێن و چین و توانای چەند گلدانەوەی ئاویان هەیە و ئێوە هەماهەنگیتان چۆنە لەگەڵ ئەم پرۆژانە؟ بەڵێ لە ڕاستیدا ئەو زەدوایی کە پێشکەش کراوە 4 بەنداوە ئێستا بە باسی دەکەم. بەڵێ یەکێک لە بەنداوەکان بەنداوی باکرمانە لە دهۆک و بەنداوی
داڵگەیە لە ناوچەی پشدەر و بەنداوی تەختەقە لە ناوچەی کوێ و دەشتی کوێیە و بەنداویشی تر هەیە کە ئەمڕۆژ لە دیداری هەردوو وەزیر لەگەڵ سەرۆکوەزیریان بازەکرێت ئەویش بەنداوی منداوێ لە هەولێر کام چار بەنداوە بە یەک پاکێش دەچێتە بواری جێبەجێکردن کە توانای گردانەوەی زیاتر لە ملیارێک مەتر سێزایە و ئێستا دیراسە دەکرێت ئەو پێویستیانێک کە هەیە حکوومەتی عراقی لە ڕێگەی وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عراق داوای کردووە بەنداوی منداوە فراوان بکرێ تاقی خزنەکەی زیاد کرێ و ئێمەش دیراسی دەکەین بۆی کەوا زیانێکی ئەو تۆ نەخاتە سەر شێوازی ئەم تەکنیکەوە لیژنەیەکی هاوبەش هەیە لە نێوان هەردوو وەزارەتی ئاوی عراق و وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێمی کوردستان کەوا دیراسە دەکەن بۆی کەوا ئێستا ڕێکارەکانی دەستپێکردنی ئەم بەنداوانە و ئەو بابەتە استراتیژیانی کە هەیە بێکەوە هاوبەشی دەکەن و بێکەوە چاودێری بەڕێوەبردن و دەستپێکردنی دەکەن. کاک هیوا دیارە هەر دروستکردنی بەنداوی نوێ گرنگ نییە ئەو بەنداوانەی ترکە عێراق هەیەی زۆربیان کێشەی تەکنیکیانێ هەندێک لە بەنداوەکان ناتوانن تێکڕای توانای خۆیان ئاوگل بدەنەوە چی کراوە بۆی سیانەی ئەم بەنداوانە بکرێت کێشە تەکنیکەکانی ئەم بەنداوانە چارەسەر بکرێت؟ بەڵێ لە بەشی هەرێمی کوردستان وەکو باسم کرد لە ڕێکەوتنامەی هاوبەش هەیە لە نێوان هەردوو وەزارەت بۆ بابەتی چۆنێتی ئیدارەدانی بەنداوەکان و سەرچاوەکانی ئاو و پرۆژەکانی ئاودێری خۆشببختانە ئەم سێ بەنداوە استراتیژی هەرێمی کوردستان زیاتر لە 130 ئاوی عراق دابین دەکەن کە ڕێڕەی ئاوی ئێمە دەچێتەوە سەر ئاو و سەرچاوەکانی ئاوی عراق لە بەشی خۆماندا شێوازێک لە ڕێکەوتن و هەمانجی هەیە بۆ چۆنەتی بەردانەوەی ئاوەکان و جێرانەوەی پێویستەکانی هەرێمی کوردستان و دابینکردنی ئەم پێداویستیانە بەڵێ بێگومان بەشێک لەم بەنداوانەی عراق و هەرێمی کوردستان کێشەی ئیدارەدانیان هەیە هەندێک کێشەکان تەکنیکین هەندێکیان پێویستیان بە سیانە و دووبارە بەکارهێنانەوەی هەندێکیان پێویستیان بە تەکنەلۆژیای پێشکەوتو هەیە و حکوومەتی عراق لەم فترەیە دۆمین کۆبنەوەی نێودەوڵەتی ئاسایشی ئاوی بەڕێوە برد کە نوێنەرایەتی ئاو ژینگەی زۆربەی وڵاتانی ئەم ناوچەیە بەشداریان کرد هەمومان تێگەیشتوین لە مەترسیەکانی ژینگە مەترسیەکانی ئاو لەم ناوچەیە بۆیە ئەو پێشبینیە کە ئێمە هەمانە لە بودجەی داهاتووی عراق گرنگی زیاتر بە ئاسایشی ئاو و دابینکردنی پیداویستەکانی ئاو بۆ خواردنەوە بۆ کشتتوکاڵ و چارەسەرکردنی ئەو کێشە تەکنیکیانی کە هەیە لە ناو بەنداوەکان. باشە کاک هیوا ئێستا توانای کۆگاکردنی ئەو چەندە؟ ڕاستی ئێستا داتای پێویستم لە بەردەستدانیە بەڵام ئەو چار بەنداوی کە ئێمە کاری بۆ دەکەین زیاتر لە ملیارێک ئاو کۆ دەکاتەوە ئیتر ئەوانی تریشمان دەبێت دراسە بکەین کە چەند بەندامان لە پرۆسی تاوکردایەوە چەند بەنداوی تریشمان ئێستا خەریکن لەگەڵ حکوومەتی عراقی بە هاوبەشی بەڕێوەی دەبێت. باشە کاکی وا دیارە پێشتری باست کرد هەر چەندە هەوڵ دراوە بۆ ئەوەی کە چارەسەری کەمی بەردانەوەی ئاو لەلایەن وڵاتانی دراوسیەوە بکرێت بەڵام هێشتا ئەم چارەسەرانە نەگەیشتن بە ئەنجام نەگەیشتن بۆ بڕێکە پێشووتر هەبوو ئەو ڕێکوتنانی کە پێشووتر هەبووە پێیان بۆ کۆمەڵگەی نێودوڵەتی چی بووە لەسەر پرسی ئەوە هەڵوێستی ئەوان چی بووە؟ بەڵێ بەداخەوە یەکێک لە کێشەکانی ئێمە لەگەڵ وڵاتانی دراوسێ وەکو عراقیش وەکو دەوڵەت بابەتی پابندبوونە بە مافی هاوسەیەتی پابندبوونە بە ئەو ڕێکەوتنە نێودوڵەتیانەی کە ئاسایشی خۆراک و ئاسایشی ئاو و مافی ژیان و مافی هاوسەیەتی تێدا بەرجەستە دەکرێت لە ماوەی ڕابردوو لە حکوومەتی ئێران و حکوومەتی تورکیا کە بەنداوی زۆر دروستکراوە ئەمان بۆ بەنامە ڕێژی خۆیان زۆر سوودیان لەو سەرچاو ئاویانەی وڵاتانی خۆیان وەرگرتیە بەڵام چۆنەتی پابندبوونیان کە 2000 سەرۆکوەزیرانی عراق سەردانی هەیە دوو وڵاتی کردووە ئەو کێشەیە ڕاستەخۆ لە کۆنفرانسە نێودەوڵەتیەکان لە دیدارە تایبەتەکان باس کراوە و ئێمە ژۆکو هەرێمی کوردستان بەردەوام پێداگیریمان کردەوە لەسەر پابندبوونی وڵاتانی تورکیا و ئێران بە دیاریکراوی بۆ پارێزگاریکردن و دابینکردنی مافی هاوسەیەتی چونکە هەموو وڵاتێک بەپێی ڕێکەوتنە نێودەوڵەتیەکان کە خۆتان ئاماژتان پێکرد یەکێک لە مابەتانە بابەتی پابندبوونە بە ئاسایشی ئاو و دابینکردنی پێداویستەکانی مافی هاوسەیەتیە ئەمڕۆ لە کۆبنەوەی دیداری هەردوو بەڕێزان هەردوو وەزیر و ستافی هەردوو وەزارەت دووبارە تاکید کراوە کە پێداچوونەوە بکرێ بە زەختکردنەوە لە پابندبوونی وڵاتانی دراوسێ لە ڕێگەی نێونەتیەکانمان و لە ڕێگەی ئەو لۆبیە کە هەمانە بۆ پارێزگاریکردن لە ئاسایشی ئاو و ئەو پارێزبەندیانی کە هەیە لە دۆخی ئاو لەسەر ئاستی عراق و ناوچەکە لەو کەشوهایی کە لە ئیقلیمدا هەیە. بەڵێ کاکی وا ساڵانە کۆنگرەی نێودەوڵەتی ئەکرێت لەسەر پرسی ئاو لە عێراق و لە دەرەوەی عێراق لەسەر ئاستی وڵاتان حکوومەتی هەرێم وەزارەتی کشتتوکاڵ نوێنەرایەتی هەیە لە دانوستانەکان؟
بەڵێ خۆشببختانە ئەم ساڵ کە هەم کۆبنەوەی لووتکەی ئاسایشی ئاو لەسەر ئاستی عراق بە ئامادەبوونی سەرۆکوەزیران هەم کۆبنەوەی ئاسایشی ئاو بە ئامادەبوونی سەرجەم نەراتیەکان لەسەر ئاستی جیهان کە وەزیرانی ئاو وەزیرانی کشت و کاڵ و ژینگە تێدا بەشداری کراون نوێنەراتی ئەمە شاندێکی باڵا بوو بە ئامادەبوونی خودی خات و بێگە تاڵەبانی وەستافێکی باڵا لە وەزارەت هەروان نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا بەشداریان کرد بوو لەم بابەتە بۆ ئەوەیکەوە ئێمەش ئامادەبوونمان هەبێ و ئەو ئالەنگەریانەی کە لەسەر ئاستی جیهان دراسەکرا ئاماژەیەکن کە کۆدەنجیشی گەورە هەیە لەسەر ڕێککەوتن بۆ یەخستنی ئەو توانانەی ئێمە چۆن بتوانین ڕێبەڕووی دۆخی نەخوازراوی کەش و هەوای وشکە ساڵی و کەمبوونەوەی دیاردەی ئاو گەرمبوونی زەوی هەوە ئەو زیانانەی کە لەو ناوچە هەیە بە کشت و کاڵ و ئاودێری دەگات ئەم ساڵ لە عێراق دەرخستە و ئاماژەکان هەموو بۆ شێوازە بوونکەوە پێویستە زۆر بە خێرایی کۆمەلگای نێودەوڵەتی پشتیوانی عێراق بکە بۆ ئەوەیکەوە خێرا سنوورێک بۆ بە بیانبوونی ئەو زەویانێکە هەیەەوە پاشەکشێ لە کەرتی کشت و کاڵ بۆ وشکبوونی بەشێک لەسەر چاوەکانی ئاوی عێراق هەروەها هەڕەشە و مەترسیەکانی داهاتوو لەسەر ئاسایشی ئاو هەمان بابەتانە بە پاکێژ و بە استراتیژیشی هاوبەشدا هەرێمی کوردستان و عێراق ئاماژەی پێکراوە وەزارەتی کشت و کاڵ تێدا نوێنەر بوو و دەرافتی خۆی پێشکەش کردووە لە بەشی ئاوی عێراق و هەرێمی کوردستاندا. بەڵێ کاکی وەعەلی و دەبێژی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەو جایەکتە سوپاس بۆ ئامادەبوونت.